بەپی ئەو زانیارانەی چەند ڕۆژنامەیەکی خۆراوایی لە سەرچاوی باوەڕپێکراوی خۆیانەوە گوێزاویانەتەوە سەر لە بەیانی ڕۆژی هەینی ڕابردوو بە دەستگیرکردنی شازادە ئەحمەد بن عەبدولعەزیز برای شاسەلمان و محەممەد بن نایف بن عەبدولعەزیز و نەواف بن نایف بن عەبدولعەزیزی دوو برازای شای سەعودیە شەپۆلی دووەمی دەستگیرکردنی شازادەکانی بنەماڵەی فەرمانڕەوای سەعودیە قۆناغێکی نوێی دەست پێ کرد. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ لە سەرچاوەکانی لە دیوانی پاشایەتیەوە ئاماژەی بە فراوانبوونی بازنەی دەستگیرکراوەکان کردووە کە ئەندامانی بنەماڵی دەسەڵاتدار و بەرپرسانی حکوومەت و ئەفسەرانی سوپایشی گرتووەتەوە. ڕۆژنامەکە ڕایگەیاندووە شەپۆلی قۆڵبەستکردن دەیان کەسی گرتووەتەوە لەوانەش وەزیری ناوخۆ عەبدولعەزیز بن سەعود بن نایف و باوکیشی شازادە سەعود بن نایف و میری ناوچەی خۆرهەڵات و کوڕی گەورەی میر نایف بن عەبدولعەزیزی جێنشینی پێشووی سەعودیە. ئەوەش بۆ لێپرسینەوەیان لە تۆمەتی کودەتا بە پێی زانیاری کەسانی ئاگادار. ڕۆژنامەکە مەژەی بەگرتنی دەیان کەس کردووە لای هێزەکانی یاسایش و بەرپرسانی وەزارەتی ناوخۆ و گەورە ئەفسەرانی سوپا و کەسانی تریش کە گومانیان لێکراوە بۆ پشتیوانی لە کودەتا. هەندێک لە ئەندامانی بنەماڵەکە ئەوەیان بە ڕۆژنامەکە ڕاگەیاندووە گوایە بەڵگەیان دەستکەوتووە لەبارەی ئەو کودەتایی بڕیار بووە ئەنجام بدرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاماژە بە هەڵمەتی پاکسازی ئەمنی بەرفراوان دەکات کە جێنشینی سەعودیە محەممەد بن سەلمان لە سەرانسەری وڵاتە ئەنجامی دەدات و ترس و تۆقاندنێکی گەورەی دروست کردووە. ئەوەش ئاماژەیە بەو هەوڵە بێپساوانەی 3 ساڵی ڕابردووی بن سەلمان بۆ کۆنتڕۆڵکردنی جومگەکانی دەسەڵات و ئامادەکردنیان بۆ گرتنە دەستی دەسەڵات لە دوای مردنی شاسەلمان یا ئەگەر ناوبرا و بڕیاریدا لە دەسەڵات دەسەڵگرێت. وۆڵ ستریت جۆرناڵ و نیویۆرک تایمز باسی ئەوەیان کردووە لەگەڵ دەستگیرکردنی میر ئەحمەد بن عەبدولعەزیز و محەممەد بن نایفدا ماڵەکانیشیان لەلایەن پاسەوانی پاشایەتیەوە پشکنراوە. ئاسۆشێتد پرێس لە سەرچاوێکی سەعودیەوە گوێزاوێتیەوە کە ئەم شەپۆلی دەستگیرکردنە هۆشدارێکی تری محەممەد بن سەلمانە بۆ گشت ئەندامانی بنەماڵی دەسەڵاتدار بەوەی ئەگەر میر ئەحمەد بن عەبدولعەزیز دەستگیر بکرێت ئیتر کەس پارێزراو نییە لە سزادان ئەگەر ملکەچی بن سەلمان نەبێت چونکە ناوبرا و تا ئێستاش بە پاشایەتی بن سەلمان ڕازی نییە. سەرۆکی بزوتنەوەی ئیسلامی چاکسازی دکتۆر سەعد ئەلفەقیە جەختی لەوە کردەوە گرتنی میر ئەحمەد بن عەبدولعەزیز ڕووداوێکی لە ناکاو گەورەیە هەروەش تێناپەڕێت چونکە بە گەورەی بنەماڵەکە دادەنرێت و خاوەنی ڕازگۆیی و زۆرێک لە سەرۆک هۆزەکان پشتیوانی ئەون. بەڵام هۆکاری گرتنی لەلایەن بن سەلمانەوە داگەڕێتەوە بۆ ڕووداوێکی گەورەی وەکو نزیکبوونەوەی مردنی شاسەلمان. ناوبراو هۆکاری بێدەنگی حکوومەتی سەعودی لەم دەستگیرکردنانەدا بۆ شپرزەی و شڵەژانی بنەماڵی دەسەڵاتدار گێڕایەوە بۆیە خەمڵاندنەکان بەلای هەوڵی کودەتا و نزیکبوونەوەی مەرگی شاسەلماندا شکاونەتەوە. بەڵام هۆکارەکان هەرچیەک بن لە کاتێکدا حاڵی دیپلۆماسی سەعودیە لەگەڵ جیهاندا لە دۆخێکی خراپدایە لە جەنگی یەمەندا لە شکست و پاشەکشەدایە بەرامبەر بە حوسیەکانی هاوپەیمان ئێران. لە پاشکۆیەتی وڵاتێکی بچووکی وەکو ئیماراتدا ئەو وڵاتە لە دژایەتی بەهاری عەرەبیدا پێگەی گەورەی خۆی لە دڵی گەلانی ناوچەکەدا لەدەستداوە. ئەو دیکتاتۆریەتی کە بە هاتنی بن سەلمان ژیانی سیاسی ناوخۆی ئەو وڵاتی تووشی بێزارێکی گەورە کردووە. باشترین پێناسە ئەوەیە کە باڵۆزی ئەمریکا لە سەعودیە لە لێدوانێکیدا بۆ فیلمێکی دیکۆمنتاری فەڕەنسیدا بەڕاشکاوی لەبارەی بن سەلمانەوە بۆ چوونی خۆی ڕادەگەێنێت بەوەی لە سای ناوبراودا سەعودیە نەهامەتی و وێرانی گەورە هەڕەشەی لێ دەکات.